خراپی کوالیتی بنزین شۆفێرانی نیگەران کردووە بەهۆی خراپی جۆری بنزینی شەوا حاڵی شۆفێران لە ناوچەی پیشەسازی بەدەست سووتانی فیلپەمپەوە بەم چەشنەیە هەر بۆیە شۆفێران داوا لە حکوومەتەکەن چارەسەری بەپەلە بۆ ئەو گرفتە بدۆزێتەوە خاوەنی بنزینخانەکانیش خراپی کوالیتی بنزین دەخەنە ئەستۆی ئەو بازرگانانەی کە بنزین هاوردەی هەرێمی کوردستانەکەن لە ماوەی ڕۆژانی ڕابردووشدا کورسات نیوز لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانیەوە لە شارەکانی تری هەرێمی کوردستان هەمان گرفتی شۆفێرانی خستۆتە ڕوو ماوەیەکە بنزین بەڕاستی بنزین زۆر خراپ بووە یعنی لە زۆربەی بنزینخانەکان ئێمە جار وایە من باوەڕکە هەر هەفتەیە لە بنزینخانەی بنزینەکەم ئەویش بەهۆی خراپی بنزینەکەوە لەم تاقیەکە ئەم تاقیەکەم هێژم بەشکەم ئەو باشێ لەو تاقیەکەم هێژم بەشکەم ئەو باشێ ئێمە هۆکارەکەی خۆی بازرگانەکان ئەوەی کە لەسەرەوە ئەیهێنن بە توژاری کە ئەخدەتە مەسەلەن تورکمانستانە یاکو ئازەربایجانە لە وڵاتەوە ئەیهێنن دەسڵات ئەکوێ سەر ئەوان ئەبێ بنزین باش بێرن ئێمە کاتی ئەیهێنی بنزینەکە کابرا ئەڵێ خۆمان فەحسەکەین لە فەحس خۆمان دەرەچێت لە سنووری گەرمیان کار بۆ بنەبڕکردنی ئەو کێشەیە کرێت و ماوەی چەند ڕۆژێکە بە ڕێبەراتی نەوت و کانزاکانی گەرمیان دەستی کردووە بە پشکنینی تەواوی بنزینخانە حکومی و ئەهلەکانی ناوچەکە و ئەم ئۆتۆمبیلەش کە پێشکەوتوترین ئامێری پشکنینی سوتەمەنی تێدایە ڕۆژانە بەم شێوەیە کاری پشکنینی لە بنزینخانەکان پێ ئەنجامەدرێت بەڕێوەری نەوت و کانزاکانی گەرمیانیش دەڵێت هەر بنزینخانێک سەرپێچی بکە و ئۆکتانی بنزینی لە 185 کەمتر بێت ڕوبەڕووی سزا دەبێتەوە ڕۆژانە ئێمە پشکنین بۆ سەرجەمێزگەکانی سوتەمەنی دەکەن پشکنینی کوالیتی جۆری بنزینەکان ئەمڕۆژ وەکو لیژنەکە چوونە سەر بەشێکی زۆر لە بنزینخانەکانی سنووری دادگەیمان لێوە پشکنینی کوالیتیمان بۆ کردن بە مەبەستی دڵنیابوونەوەی کە جۆری بنزینەکانیان باشە ئێمە دوای دەرچوونی ئەنجامی پشکنین هەر وێستگەیەکی سوتەمەنی جۆری بنزینەکەی لە کوالیتی خراپێت دوای وەرگرتنی فەرمانی بەڕێز قایم قامەتی قەزاکە دەست بەجێ ئەو بنزینخانەیەدا دەخرێت دو جار ئیجرئاتی تری لەگەڵ دەکرێت بەهۆی ئەنجامدانی پشکنین لە زۆرێک لە بنزینخانەکانی ناوچەکە لە ماوەی هەفتەیەکدا 5 بنزینخانە سزادراون و بۆ لەمە دوای چاودێری لەسەر بنزینخانەکان چڕتر دەکرێتەوە بۆ ئەوەی بە تەواوی ڕێگری بکرێت لە فرۆشتنی بنزینی کوالیتی خراپ لە بنزینخانەکان شاخەوان محەممەد کورسات نیوز کەلای